سپاس بەخێر. ئەمە زۆر جوانە، ئەوە زۆر جوانە. حەزەکەم لێرەوە دەست پێ بکەم. ئەوە ناوی داری خۆشەویستیە. ئەو دارە خۆشەویستیەمان ئەمە لێرەدانا لەبەرەوەی ئەو فکرلەوە هات هەندێک جار منداڵ دەهاتن نەیان دەتوانێت شتی بکڕن. بەڵێ منداڵەکان زۆر زۆر حەزیان لێیە حتا تەماشا کرد منداڵ هەیە یاری بچووکی بچووی خۆت کرم مەبەستێکی ئەوەیە ئەوی لە ناویە کرد یعنی ئەوە دەزانین خۆشەویستەیەکی زۆر جوانە. مەنوش خان ینی مەسەلەی دیاری مەسەرەن ئەمە دیارە زۆر جار هەیە دیاری پێشکەشەکەن بەڵام ئێمە لە ناو خۆمانە ئێستا ئەوە لە بیرمان چووە کە دیاری خۆی مەسەرەن ئەو شتە ماتریاڵەکە چەند گرنگە هەموو ئێستاشت بوو بە ئەلکترۆنیات و ئینتەرنێت و ئایپاد و ئەوانە هیچ یەکی بە نییە ئەوە نییە ینی تاکی دەگەر شتێکی بێکە بزانین باش نییە ئەمەش ناهێلین چون بۆمە فەرق ناکە منداڵە فەقیر دۆڵەمەند هەز دەکەین استفادە بکە. باشە ئەو استیفادەی کە مناڵ لەو دیاریانە ئاکات چییە مەسەرەن چەند گرنگە بوو ئەوەی کە لە ژیانیا هەبێ ئەو منداڵ یاری یعنی هەموو ژیانی منداڵ هەموو ژیانی منداڵ یاریە ئەوجا ئەو منداڵێکە ناتوانێت بکرێت ئەمە هاوکاری دەکەین و چەند خۆشە ئەو منداڵەیە کە چووکەی ئەمە لە ئێستا فێری بەخشینی بکەین ئەو منداڵێکە نیتی بزانێت کەسێک فکری لێ دەکە کەسێک خەمی لێ دەخواوە نەزانێت کەس نییە یعنی ئەوە زۆر مامە ئەمە ئەو ئەرتەباتە بۆمە زۆر گرنگە کە منداڵ لە منداڵی فێر بێت کە گەورەش بێت تاکید دلێکی باشی دەبێت گەورەتر ئێستا دەهەدی یاری خۆیتی کە گەورەتر بوو دەهەدی شتێکی زۆر گەورەترە وانە پرسیاری ترمان هەیە ئەمە بچین ئەوێدانی خانم هێرنوش gelek spas bû ev ê derfetê زۆر سپاس destpêkê ez dixwazim navê cîhana ciwan ya rengan ya zarokan de ez ji hewa bizanim hûn weke şareza giringiya yariyan di jiyana zarokî de di jiyana minalê de çi ye گرنگی یاری منداڵ کە لە دایک دەبێت هەتا ئەو دەمێکە لە ناو زگیدایە کە دەست و لاقی خۆی دەدات لە ناو زگی دایکش هەر یاری دەکات کە لە دایک دەبێت ئەو شتی جوانانەی دەبینێت ئەمە وەک دایک و باب دەبی بزانین بۆ منداڵ چی اختیار دەکەین چون ئەو یاریە شخصیەتی منداڵی ساز دەکات هەر یاریەکی کە بە منداڵ بدەین ئەو منداڵە لەسەر ئەو یاریەی دەروات هەندێک جار بە انتخابی قەڵەتی دایک و باب کە نەیانتوانی بە یاریەکی باش بۆ منداڵیان انتخاب بکەن شخصیەتی ئەو منداڵە دەگۆدرێت باشە گرنگیە یاریە ژیانە زارۆکیدا کەنگی دەست پێ دەکەێت دبێژ زکی دایکی بە دەست پێت کە یاری دیکە بەرای من لە زگی دایک هەر لێ دەست پێ هەر لەو دەم دەست پێ چ بکە دایک وێ گاڤێژ بووی و کار بگەر سەر یاری زارۆک بەرای من کە منداڵ لە زگی دایکە حەقە دایک لەگەڵی قسەی بکات زۆر جار چیرۆکی بخێنێت ئەو زۆر زۆر دەنگی بلند بەڵێ دەنگی بڵند چیرۆکی بۆ منداڵ بخێنێت کە لە دایک دەبێت بۆ هەندێک جار ینی بۆ ڕاضەی دەستۆلاقی منداڵ هەندێک تۆپی مۆلەڤان شتی لە پێش چاوی تەکاندا ئەو بخۆی نوعێکی یاریەک بۆ منداڵ کە لە دایک دەبێت ئەو جار منداڵ لە هەر تەمەنێکی یاریەکی جودای هەیە نی ئەتو ناتوانانی تەمەنی یاریەکی کە بۆ تەمەنی 2 ساڵانە بۆ تەمەنی منداڵەیەکی 3 مانگە یا 4 مانگە استفادەی بکەیت ئەو تاکید فەرق دەکات باشە ئەگەر ئەم کورتی بەحەز بکەین هەر قۆناغێکە ژیانە زارۆکی چی یاری باشە و گرنگە یەکەم مەرحەلەی ینی ژیانی منداڵ زۆر باشە ڕەنگەکان بەناسێت تەفاوەتی ڕەنگەکان دەبی یاریەکی بدەینە دەستی کە تەرکیزی ماسوول ینی قووەتی ماسوولکەکان تەرکیزی چاوی دقەتی چاوی تەرکیز ئەرتەباتی دەست و چاو پێکەوە بێت ئەوانە لەو مەراحلەی دەست پێ دەکات بەڵێ باشە هەندی زارۆک مەزن دەبیتن یاریە بچێک معقەتتر ئەم داینە بەرسنگی مەبەست ئەوەیە ینی هێدی یاری قرس بن و زەحمەت ببن بەڵێ بزان ئەگەر منداڵ ئەتۆ لە یەکەم یاریەکەی حەسەب تەمەنی نەبێت یاریەکی زەحمەتی بدەیت لە یاریەکە بێزار دەبێت ناتوانێت یاریەکی زۆر ئاسانی بدەیت
یاری لە چاوی دەکەوێ مێشکی زۆر تەتەوەری ناکات ناتوانێت زۆر فکر ناکات لە بابەتی ئەو یاریە باشە خۆی هەر تەمەنی یاری خۆی هەیە باشە مەرجێ هەڵبژارتنە هەر یاریەکێ بتەنێت تەمەنە زارۆکیە یان ژی هەنێکی فاکتەر و هەندێک هۆکارێن دیژە هەنێک و داک بە هەڵبژێن تەمەنی زارۆک زۆر گرنگە ئەوە سەرەکیە ئەو جار یاری ئەتۆ بۆ کچ هەل دەبژێری بۆ کوردە هەر دەبژێری هەر یەک زۆرتر یعنی ڕێقبەت بە یاریەکیان هەیە ئەو بابەتش هەیە و ئەمە مەسەلەن بۆ منداڵی یاری هەیە بۆ تەمەنی 2 ساڵانە بەس ئەو منداڵە زۆر زیرەکتەرە شاید بتوانێت یاریەکی تەمەەن 4 ساڵەی یاری بکات ئەوە حەسەب منداڵەکەش ئەو زۆر گرنگە باش تە بەحسا کەچ و کوڕا کرد ڤێدەرێ موسافێر بووینە کەچ گەرەکە بووکی هەلبگرە و باربیەکە دەستی دابە هەرچەندە نها باربیێت نوکەژی نها دینە گواردنەوەکەین دەرە نەمانە کوڕژی گەرەکە شۆفە لێ پەربگرە یانژی تڤەنگێ بوونمونە یعنی ئەف یاریان هوسا هەنە ژیانە زارۆکادا مەسەلەن تایبەتی کوڕا ئەو چ باندورە لەسەر ژیانەوە بزانە ئەوە ینی لەسەر هەر منداڵێکی ئەوە تەطبیق ناکرێت ئەمە زۆر جار لە کۆشک کوڕمان دیتوە هەمانە دێت یاریەکی هەیە فەواکی لەت دەکات پیتزای لەت دەکە یعنی زۆر حەزیان لە یاری کچانە یان لە ناو مەتبەخی کوڕەکان ئیش دەکەن گەلێک جرە دایکش بەیەکە دەترسن دەبێژن کوڕێمە چییە چما حەزیاریین گەچا دەکە نە ئەو دایکە دەی بزانە ڕۆژێک ئەو کوڕە گەورە دەبێت دەبی بۆ خێزانی خۆی بۆ کچی خۆی باش بێت هاوکاری بکات هیچ تەرسێکی نییە ئەوە زۆر باشیشە بزانە هەندێک یاری مەسەلەن ئەمە یاری لەگۆ هەیە هەندێک لەونی فەرق دەکات کچەکان زۆرتر حەزی لێ دەکەن قەستی من ئەوە نییە کە ئەتۆ بێی یاری کوڕ و کچ جودا بکەیت ئەسلەن ئەوە نییە ینی بەس هەندێک ڕەنگە کچ زۆرتر حەزی لێ دەکات کوڕ کەمتر حەزی لێ دەکات هەندێک منداڵە ئەوە لەسەر هەموو منداڵێکیش تەطبیق ناکرێت باشە لە ڤێدەرە لە کۆشکێتە بەحەس کرد هەوە چەند یاری هەنا هون گرنگی بچی یاریاددان ئەمە لە کۆشک زۆرتر ینی یەکەم گرنگیمە لەسەر یاری فکریە هەموو هەوڵمان داوە کە چه یاری فکریە لە هەموو دنیا هەیە گرنگە لە کۆشک هەبێت یاریەکانش لە عمری 9 مانگ دەست پێ دەکەن دەست پێ دەکە لە عمری 9 مانگ ئەمە دەڵێنتان 99 ساڵ زۆر کەس دەڵێ بۆ دەڵێن 99 ساڵ نیمانە پس قەستیمە چێکە دەڵێن تا 99 ساڵ لەبەرەوەیکە با پیر دەتوانێت لەگەڵ نەوەی خۆی یاری بکات ئەمە لێرە حەز دەکەین ئائلەکان پێکەوە خڕکەین ئەفیاریێنتە بەحەزکردین مەسەرەن لێگو ئەڤێن گۆهینە یانجا فیاریێن بیرکردنەوە چەندە هەژمارەوان نزیکی چەندە هەنە لێرێ لە کۆشکی ئەمە زۆرتر لە 2000 بابەتمان هەیە باشە ئەفیاریە یارین ئەلکترۆنی بخۆبە ناگرن نە ئەسلەن ئەمە یەک دانە یاری ئەلکترۆنیش ئەزمان نەداوە کە لێرە بێت لەبەرەوەیکە یاری ئەلکترۆنی منداڵی جدا دەکات منداڵی توشەوەی دەکە بتەنی بێت خۆی و موبایلە خۆی و ئایپادە ئاگای لە هیچ شتێک نامێنێت کە ئەوەش زۆر خەتەرە شاید هەندێک دایک و باب بڵێن ئەوە بێدەنگ هادە دانیشتووە بەس ئەوە نازانێت ئەو منداڵە یعنی ارتباطی لەگەڵ هەموو کەم دەبێت قسەکردنی کەم دەبێت ڕەوابەتی کەم دەبێت ئەوە زۆر خەتەرە خاصن لە جێگایەکی کە ئەگەر ئینتەرنێتیش هەبێت چون منداڵ بچێتە ناو دنیایەکی دیکە کە کۆنتترۆلشی زۆر زەحمەتە خەتەریشە بۆ منداڵ نها یاری هەمی بووینە ئایپاد هەمی بووینە کۆمپیوتەر و ئەو دەبێژن ئۆتیزمژی یەک ژوان سەدەمان ینی هۆکاری سەرەکی ئەوەیە کە مەسەلەن بەردەوام مناڵە بەر تەلەڤیزیۆنە بەردەوام دایک و باوکی ینی ئاگیان لێ نەبووە ئەف یاریێن ئەڤێت بیرکردنەوە مەسەرەن دەرڤەگەرە گرنگی پێتەدان الڤێدەرە هێدی نامینن ئێدی گەلە گرنگی پێ نایەتەدان مەسەلەن ئەف یاریێن بیرکردنەوە ئەڤێن و زارۆک مەجبور بە کار بکە ئەو چەند گەشەیە زارۆکی زیێدەتکەن زۆر نێتۆ کە تەماشای منداڵ بە ئایپادێکی یاری دەکات یا بە تەماشای تەلەڤیزیۆن دەکات بەس لەگەڵ یەک بابەتە پس یاریەکە هەرەکەی ئەو دەم بەس چاویتی بەس کە یاریەکی فکری دادەنی لاقی هەلەکە دەکات چاوە ارتباتە لەگەڵ تۆ قسەی دەکات لەگەڵ پرسیار دەکات وەڵامدانەوەیە زۆر فرق دەکات ناخۆشی ئۆتیزمش زۆر ینی ئەوە اختصاصی من نییە بەڕاستی زۆر کەس دەڵێن کە تەئسیری هەیە بەس بداخەوە لەبەرەوەیکە دایک و باوێکە مناڵی ئۆتیزمیان هەیە مەعاناتیان هەیە ئەوە ئاسانترین ڕێگایە
کە منداڵی بەرابەر تەلەڤیزیۆن دادنێن ئەوە ئاسانترین ڕێگای بەس ئەوانش مەعاناتی خۆیان هەیە. بێگومان باشن بێدەرێت چەند زارۆکوە هەنا ڕۆژانە تێن چاوەیە؟ ئەمە ڕۆژانە تەقریبی بینی 10 تا 30 منداڵ سەردانی ئێرە دەکات. چ دیگەن بێدەرێت ساعات لێرە مامۆستایەکانمان هەموو مامۆستای پۆسپۆر و شارەزانە لەگەڵ منداڵەکان دادنیشن یاری فکری دەکەن. تابقێکمان هەیە تابقێکی خاصە یاری فکری دەکەن منداڵەکان. یاری بە گروپات زۆر بۆمان گرنگە کە منداڵ فێری گروپ بێت بتوانن پێکەوە قسەی بکەن تەعامل بکەن فێر بن لە خۆیان بگزەرن ینی ئەو ئەرتەباتانە بینی منداڵان زۆر زۆر گرنگە. ئەس دەخوازم ژوا بزانم هون دایک و بابان بچێ شیرەت دکەن یان هون چژێت خوازن دەربارەی زارۆکان داوای چیەکەن لە دایک و باوکەکەن چۆن یاری مناڵیان هەڵبژێرن چی بکەن بۆەوەی گەشەی مناڵەکانیان باشتر بێتن و تۆسێک ئەمن هەمە زۆر زۆر دایک و باب ڕێی خۆیان لەسەر اختیارکردنی یاری لەسەر منداڵەکان فەرز نەکەن. باشە منشخانە دەخوازم داویە پرسیشتە بکەم ساعتە یانژی دەم وەختە یا سروشتیە نۆرمال ڕۆژێدا بۆ زارۆکی ڤان یاریەن بیرکردنەوە چەندە؟ دیارکردیانجی چەند بچی درستە وەکە ئایپادەنینە بۆ نمونە ساعتەکە دیارکردی بیت. منداڵ کە منداڵە ژیانی منداڵ لەسەر یاریە ئەتو ناتوانانی تهدیدی بکەیت کە بڵێ ئەو ساعتە بەڕاستی وەک ئایپاد و ئەوانە نییە چون ئەوە دەرگیرە فکری ینی دەرگیرە ئەو منداڵ بڕێی من ڕێی منە ئەوە منداڵ بە حەزی خۆی بێت کاتێکە دەرسی نییە بەس کە دەرسی هەبوو ئەودا فەرق دەکات ئەتو دەبی جەدوەلێکی بۆ دانی بەس کە دەرسی نییە ئەوە حەیاتی منداڵە. گەلێک سپاس بوو دەستێتە خۆش زۆر سپاس بە خێراتێنتان دەکەم زۆر سپاس.